خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. نزیک بە ساڵێک هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە ڕای و هەموو کێشە و قەیرانانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تا ئێستا دوولایەنە سەرچەکە نەگەیشتونەتە ڕێکەوتن بۆ ئەوەی کە پەرلەمانکارە بکرێت و حکوومەتێک پێک بهێنرێت. لە ماوەی ڕابردوودا بەهۆی سەرقاڵی یا بەهۆی ئەوەی کە کێشە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەبووە هەمیشە چاوی خەڵک لەسەر و بابەتە بووە و لە کاتی خۆیدا موچە بێت. ئەم قەیرانانە وای کردووە کە کەمتر خەڵک بپڕژێتە سەر و بابەتە. ئێستا خەڵک چاوی لەوەیە کە هەرێمی کوردستان خاوەن حکوومەتێکی ڕەشید، حکوومەتێکی بەهێز بێ، حکوومەتێکی هەمەلایەنە بێ. بنەماکانی حکوومەتێکی بەهێز پەیوەندەکانی یەکێتی و پارتی بە تایبەتی بۆ پێکهێنانی ئەو حکوومەتە دەبێت چۆن بێ، سیستمی حکومڕانەکە دەبێت چۆن بێ، دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بە اعترافی خۆیان زۆر جار بەرپرسە باڵاکانیش باسییان لەوە کردو کە کەم و کوڕی لە کۆمەڵێک بواردا هەیە. ئێمە لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵاه نووسەر و سیاسەتمەدار گفتوگۆ دەکەین. کاگارێز بەخێر بێ. زۆر سپاس کاکزانم. ساڵێک زۆر نییە بۆ پێکنهێنانی حکوومەتێک. زۆرە ماوەی قانونی هەیە خۆی مانجێکەوە بزانم 2 مانگ 3 مانگ لەوە بترازێ پێویستە هەڵبژاردن بکرێتەوە. واتە ئەگەر دوای هەڵبژاردنەکان ئەگەر لایەنەکان لایەنێک نەیتوانی زۆرینەی دەنگ بەدەست بێنێ و لایەنەکان ڕێک نەکەوتن لەسەر پێکهێنانی حکوومەت پێویستە هەڵبژاردن بکرێتەوە. ئەکرێ بڵین ئێستاەوە ینی کارە و کاتانە بانگەشە بوو پەرلەمانەکەشمان ماوە بەسەر چوە. ئەمە پەرلەمان هیچ ئەرچێکی نەماوە ئێستا، ینی لەبەر پەرلەمان ئەبێ یاسا دەرکە ئێستا ناتوانێت. پەرلەمان ئەبێت چاودێری کاروبارەکانی حکوومەت بکە ئێستا ناتوانێت. پەرلەمان ئەبێ بودجە پەسەند بکە نییە. لەبەرەوە چۆن بە زۆر ینی یەکێکە لە قەیرانە هەرە گەورەکانی ئەو وڵاتە ئێستا پێداتی دەپەڕێ. بەڵام هەندێک لایەنە هەندێک کەس ئەگەر بە سوک و ئاسانی تێدەگەن ئایا ینی هەرگاڵتەیان بە کۆی سیستەمە سیاسی حکومڕانەکەی کوردستان دێ یان لە بایەخی پێکهێنان و لە مەترسیەکانی پێکنهێنانی کابینی حکوومەت تێناگەن. ئێمە لە بەردەم پرسیارێکی جددین کەویش ئەوەیە ئایا ئێمە لە هەرێمی کوردستان پەرلەمانمان پێویست نییە؟ یان حکوومەتێکی کارەمان پێویست نییە، حکوومەتێک کە لە ژێر چاودێری پەرلەمان بێ و دام و دەستگاکانی مەسەرەن مەرج نییە خۆت هەر سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بوو وەزیرە مدیر عامە بە دوواداچوونی ئیشێکە پرسێکە ساڵێکە پەرلەمان پێشتریش هەرکارانە بووە بە بڕیاری دادگای فیدراڵی خەڵک پێی وایە هیچ لە مۆزوع ناگۆڕێ. ئەمە پرسیارێکی جددی نییە؟ خۆی کاکزانە 2003 دوایەوەی ڕژێمی سەدام حوسێن ڕووخا و دواتر کابینەی حکوومەت پێکات لە 2005 پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا و 2007 کابینەی نوێی حکوومەت کابینەکی هاوپەیمانی پێک هێنرا لە ڕاگەیاندنە جیهانیەکان و لە ناو ناوەندە دیبلۆماسیەکانی جیهان کە باسی کوردستان دەکرێت بۆ پێی کوردستان بەشێکە لە عێراق دەیانگوت کوردستانەکەی تر کوردستان عێراقەکەی تر عێراقەکەی تر عێراقەکەی دی زۆر باشە. عێراقی دی واتە سەقامگیری هەبوو، حکوومەت هەبوو، خزمەتگوزاری هەبوو، هەنگاو بە هەنگاو سیستەمە حکومڕانیەکەی بەرەو پێشەوە چوو دام و دەستگاکان تا ڕادەیەکی باش کاریان دەکرد. زانی ئێستا ڕێک پێچەوانە بۆتەوە وای لێ هاتووە بە کوردستان دەڵێن عێراقەکەی دی، بەڵام بەلایەنی باشە نا بەلایەنی خراپە سیرکە. عێراق هەڵبژاردنەکە خۆی ئێمەش بەشێکین لە عێراق و لە کاتی خۆی هەڵبژاردنەکە و لە کاتی خۆی حکوومەت پێک دێنێ و ناکۆچی هەیە و دادگا هەیە کارەکە دام و دەستگاکانی زۆر لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان کاراترن. یانی ئەگەر پێشتر تیرۆر و ناسەقامگیری هەبوو بێ لە عێراق ئێستا تیرۆر نەماوە، سەقامگیری هەیە و لە ڕووی ئابووریشەوە عێراق بەرەو پێشەوە دەچێت. کەواتە دەبواە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێشەوە چوانە
سەردەمانێک عێراق چاوی لێ ئێمە کرد چۆن وڵاتەکەیان ئاوادانکەنەوە چۆن سەقامگیری دابین بکەن ئێستا وان نییە ئێستا ئەوەی ئەڵێ وایە ئەبێ فێر لە خۆمان بکەین ئەوە لە کاتێکدا ئێمە لە ململانەیەکی تونداین هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی فیدرالی لەگەڵ حکوومەتی فیدرالی لە ململانەیەکی تونداین تۆ کاتێک لە ململانەیەکی توندای لەگەڵ ئەو ئەگەر نمونەیەکی لەو باشتر پێشکەشکەی قووەتە هێزە پیشانیەدەی بەڵام ئەگەر ئەوان نمونونەکانی ئەوان پەسەندتر بن لای خەڵک تۆ بێهێزەبی واتە لەبەرەوە ڕۆژ بە ڕۆژ سیستەمە حکومڕانیەکەی ئێمە یا دەسەڵاتەکەی ئێمە بەرەو بێهێزی و بەرەو ئیفلیس بوون دەچێ ئەوش لەسەر حسابی ئایندەی گەلەکەمانە کاگارێز ئێستا خەڵک بۆی گرنگ نییە مەسەلەن کاڵێن پەرلەمان کارانیە حکوومەت کار بەڕێکەر بێت ئەزانی ساڵان بۆ مەسەلەن بلای خەڵک تافی بۆ ڕەنگ ئێستا مەسەلەن ئەو کە لە خەڵک گوێ لێ مەش دەبێت لەو بەرنامە بلجە پەرلەمانم بۆ حکوومەت مەسەلەن ئەمە ئەم بۆچوونە هەیە بەڕاشکاری بۆ پەرلەمان بزانم ئەو عەقلیەتەی کە ئەم وڵاتە بەڕێەوە بە با دروشمیشی دێموکراسی بێ با باسی نەتەوە پەروەریش بکە بەڵام لە بنچینەدا بیرکردنەوەکەی خۆی بەرژەوەندی خۆی بەو شێوێنیە کە باسی دەکا باسمان کرد پەرلەمان لە سەرەتای دامەزراندنیەوە پەرلەمان بوو بڕۆ سەیری ئەوانە بکە بڕیار بەدەستەکانی هەردوو هێزە سەرچێکە لە ناو پەرلەمان بوون لە خولی دووەمیش کە زۆری خەیان تا خولی دووەم هەڵبژێردرا دیسان پەرلەمان بوو وردە لە جیاتی پەرلەمان هەنگاو بەرەو پێشەوە بنێ لە جیاتیەوە بەهێزتر بێ نابێ وردە پەچی خرا تۆ لە جیاتیەوەی سیستەمە حکومڕانیەکەت بەرەو پێشەوە بی پەچی پەرلەمانەخەی یعنی بەڕاستەکەی هەندێک جاریە هەندێک لایەنە هەندێک کەسی دەسەڵاتدار وا بیر لە پەرلەمانەکەنەوە چۆن بیر لە مختاری گەڕەکەکەیانەکەنەوە لە کاتی پێویستدا مۆرێکیان بۆ لە نووسراوێک بدا بڵێ و دانیشتووی ئێرەیە یان بەڵێ ئەم کارە کراوە وا پەرلەمانە بینن ئەژینا پەرلەمان ڕاستە لە ساڵانی ڕابردوو ئمە ڕێزمان هەیە یعنی هەبووە بەڵام دیسانیش ماوەیەک ماوە بەسەر چوو بوو نەبایاندی بوو نەبارانیاندی بوو ماوە بەسەر چوو بوو تەواو ئێستا ڕۆلەکەیان کەم کردەوە ڕۆلەکە تا دێ ڕۆلی پەرلەمان کەم کردێت کە خەڵکی کوردستان ئەبێنێ پەرلەمان ڕۆلی کارانیە کاریگەر نییە لە چاودێریکردنی کاروبارەکانی حکوومەت بە پێچەوانەوە چاوپۆشی کەرە لە کەم و کوڕیەکانی دەسەڵات بە پێچەوانەوە شاهێدی دەرە بۆ ناحەقیەکان و بودجە پەسەند ناکە و یاسا دەرناکە بە تایبەتی ئێستا بەلایەوە گرنگ نییە کەواتە ئێستا شێوازی حکومڕانی ئێمە لە شێوازی دەوڵەتداریەوە بۆ شێوازی دەسەڵاتێکی چی پێڵێن خێڵەکی یا دەسەڵاتێکی چەکداری بەڕاستی بۆ شێوێ دەڕواتن ئەگەر لێم دەپرسی بۆ ڕەنگە ئەوش وەڵامی خۆی هەبێ بەڵام بەو شێوەیە تۆ کە حکوومەت لە چی پێک دێت دەسەڵات لە چی پێک هەر حکوومەت بەتایبەتێکە حکوومەتەکە دێموکراسی بێ ئەبێ سێ دەسەڵاتەکە ینی دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن و ڕاگەیاندنیش لە سیستەمی ئەوەی باز دەسەڵاتی چوارم ئەوش ئەبێ هەبێ نییە لێرە ئەوە نییە ئەو دەسەڵاتانە سربەخۆ نین ئێمە ئەزانین لە هەر وڵاتێک کە تازەدا ئەمەزرێ سەرەتا کەم و کوڕی هەیە سەرەتا تێکەڵکێشیەک هەیە لە دەسەڵاتەکان بەڵام دەبواە ئێمە بەرەو پێشەوە هەنگابنین نە بەرەو دواوە هەنگاومانەوە ئەوش بەڕاستی دیسان من زۆر جار لەو کەناڵە گوتومە ینی هۆکاری سەرەکی ئەو گەڕانەوەیە بەرەو دواوە بۆ ساڵی 2009 ئەگەڕێتەوە ئەو کاتی کە هاوسەنگی سیاسی لە کوردستان تێکچوو لایەنێک کە زاڵ بوو لایەنە دوو لایەنی سەرەکی هەبوو لە کوردستان و لایەنەکان تریش لەو نێوانەدایە لەگەڵ ئەمیا لەگەڵ ئەو لە مەیدانەکە بوون بەڵام کاتێک هاوسەنگی تێکچوو ئەو لایەنەی کە زاڵ بوو لە جیاتی ئەو دەرفەتە بقۆزێتەوە بۆی خۆی بەو نەهجەی کە خۆی هەیە دەوڵەتەکە بەهێز بکە دام و دەستگاکانی دەوڵەت بەهێزکە ناویستی حزب بەهێز بکە دەسەڵاتی تاکڕەوی بەهێزکە ئەوەی تر بشتێنی دەسەڵات بەکاربێنی بۆ شکاندنی ئەوی تر نەک دەسەڵات بێگیری بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاری زیاتر ئەو ئەنجامەکەیە کە ئێمە ئیبینی چوار سەرۆکایەتی هێز دادوەری هەرێم حکوومەت پەرلەمان کامیان کارایە لە ئێستا ئەکتیڤە ڕۆڵی خۆی دەبینێ هیچیان ڕۆلی خۆیان نابینن
یعنی حکوومەت ڕاستە کاروبارەکان بەڕێوەبا بەسەوە کار بەڕێکردنە. یعنی زانی چۆن ماوەی ڕابردوو من جێم لە ینی بڕیار بەدەستێکی گەورەی ئەم وڵاتە بوو با ناوی نەدەین بوو گوتی با حکوومەت پێک نییە ئێمە ئیش و کاری خۆمانەکەین بە ئیش و کارێک ئەخچ زۆر ئیش و کارێکەکەی ئێستا ئێمە جێی گلەیی و گازاندەی دۆستەکانمانین ئێستا ئێمە جێی دڵخۆشکردنی دوژبن و نێارەکانمانین بۆ شێوازە بەڕێوە بردنە. بەڵام بۆچونەکەیەکەوە سەرکەوتنێکەوە هیچ لە گۆڕێنی 2017 سەرۆکی تورکیا گوتی سەرۆک عشیرەت ناتوانن دەوڵەت بەڕێوە بن دەوڵەت بە سەرۆک عشیرەت و عشیرەتەکان بڕێوە ناچێ لە سەردەمی ڕێفراندۆم بۆ قسەی کرد ئەبە ئێمە دەرس لەو قسانە لەو جۆرە قسانەگرن خۆ ئەو دژایەتی ڕێفراندۆمێکی دژایەتی هەرێمی کوردستانی کرد کەچی بە پێچەوانەوە لە جیاتی ئێمە وەڵامێکی باشمان هەبێ لەو وەڵامی باشی دەبوو وەڵامی باش پێویستی بە بەهێزکردنی دام و دەستگاکانی دەوڵەتە چێ زەرەری لێ دەکا لە بەهێزکردنی زەین ئەو عقلیەتە ئەوێ بەهێزبی ڕەنگە با بڵێن سین ئەوێ حکوومەت بەهێزبێ بەش لە ژێر سایە خۆ بە دەستی خۆی بۆی بەکاری بۆی ئەو دەستگانە بەکار بێنی بۆ لێدانی ساد دەوێ بەهێز بێ بەڵام لە ژێر سایە خۆی ئەو قۆناغی ئێمە تێداینە قۆناغێکی ڕاگوزەرە ئێمە زۆر جار گوتومانە ئەو قۆناغە پێویستی بە قۆناغی دێموکراسی سازانی دێموکراسیە قۆناغی سازانی دێموکراسی پێویستی بە ڕێککەوتنێک هەیە بە ڕێککەوتنێکی هەمەلایەنە هەیە بۆ تێپەڕاندنی قۆناغەکە کەچی بە پێچەوانەوە ینی ئاراستەکانی ئاراستە سیاسیەکان بەو شێوەیە نینە بەو شێوەیەکن وەکو باسم کرد بۆ نمونە ئێستا باسم کرد با بڵێن پارتی دوای جیابوونەوەی گۆڕان هاوسەنجی سیاسی لە کوردستان تێکچوو پارتی لە جیاتی ئەوەی بە پێشکەشکردنی نمونەی جوان لە سیستەمی حکومڕانی و فراوانکردنی کەشی ئازادی و ڕادەربڕین و ئەوانە جومگەکانی دەوڵەت ئەگە پێشتر بە 50 بوو بەڵام ئەو هاچی بەکاری هێنا بۆ زیاتر بەهێزکردنی خۆی بەڵام ئەو بەهێزکردنێکی کاتیە ئەو بەهێزکردنێکی کاتیە لە کۆتاییدا کۆی خەڵکەکە گەلەکە زەرەرەکە ناڕزایەتەکە دەربڕی ئەتوانی ئێستا خۆت بەهێزکەی بەڵام ناتوانی خۆت لە ناو میلەتەکە بەهێزکەی چکە ئەو جۆرە حکوڕانی ئەگەر یەکێتی شوابێ بۆ نمونە ئەگەر یەکێتی شوابێ و ئێستا پارتی لە دۆک و هەولێر ئەگە ئەو کارە دەکەوێت چێتیش لێرەوە دەکا بەڕاستی بەو جۆرە هەنگاوانە نەوڵات پێش دەکەوی نە ئەتوانین نە هێزەکانیش بێ ئێستا کەواتە دەگەینە و دەرەنجامی بڵێن کۆی سەرۆکایەتەکان کۆی سیستمی بەڕێوەبردن کۆی سیستەمی حکومڕانی و سیستەمی دەوڵەتداری لە هەرێمی کوردستاندا بەوای ناو لێ بنین پێویستی بە پێناسەکردنەوە هەیە نەک پێویستی بە پێویستی بەڕێ دیزاین هەیە یان بێگومان پێویستی بە گۆڕانکاری هەیە کاک زانام دوو جۆر گۆڕانکاری هەیە گۆڕانکاریەک هەیە بە هەستکردن بە لێپسراوێتی نیشتیمانی لایەنەکان بە تێکڕای لایەنەکان بێن لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی ڕێک بکەوین بۆی لەو قۆناغە تێپەڕێنین قۆناغێکی تریشێ وا دەڕوا تۆ شتێک لەوێ دەخۆی تۆ شتێک لەوێ دەبا تۆ چاو لەوەی دەپۆشی و لەگەر یەک ڕێک دەکەوی شتی ڕووکەش یان سیستەمێکی حکومڕانی ڕووکەشت هەیە بەڵام لە کۆتاییدا ئەو سیستەمە حکومڕانیە ڕووکەشە ناتوانێت وەڵام دەرەوەی پێویستەکانی کۆمەڵانی خەڵک بێ لە ئەنجامدا ئەتەقێتەوە کە تەقیەوە دیسانەڵێم تەڕوشک بێکەوە سوتێ ئێمە دیمان بڕواتان هەبێ نیشتیمان پەروەری بە قسە نابێ نەتەوە پەروەری بە دروشم نابێ خەڵک خۆشویستن بە قسە نابێ ئەبێ بەکردەوە بیکەین کەس نەبوو بەقەدەر سەدام حوسێن باسی نەتەوە پەروەری بکە کەس نەبوو بەقەدەر بەشار ئەسەد باسی نەتەوە و نیشتیمان پەروەری بکە کوان نمونەن ئێمەش ئەزانین چۆنە ئێمە دەرفەتێکی مێژوویمان هەیە هێشتا لەدەست نەچوە دەرفەتە مێژوویە ئەو دەرفەتە مێژوویە پێویستە لەدەستی نەدەین یعنی ئەوانەی پێیان وایە ئێمە هەڕەشەمان لەسەر نیە پێیان وایە مەترسیمان لەسەر نیە بەڕاستی خۆش باوەڕن بەڕاستی سادەبیر دەکەنەوە ئەگەر هاوڵاتیت شوا بیر بکاتەوە لەو ڕوانگەیەوە کاری خۆی بکە بە ئومێدێکی گەشەوە بەڵام سەرکردە و سەرکردایەتی ئەبێ هەمیشە لایەنە هەر خراپەکەی پێشهاتە هەر خراپەکان لە بەرچاو بگری و پلانی بۆ دابنێ ئەومان نەکردووە تا ئێستاش دیار نییە ئەوە بکرێت ئەگەر ئەمانزە بیکەین هەڵبژاردنمان کرد ساڵی پار زۆر باشە هیچ هێزێک نەیتوانی 150
ئەگەر بشی هینا بە هەڵ و مەرجەکانی کوردستان هیەوە نیە بەدەستی بێنی وەنیە ئەو ڕاستیەک ئێمە تێدەگەین بۆ حکوومەت پێک نایە پارتی ئەگەر ئەتوانی حکوومەت پێکدینی بی ئەگەر ڕەچاوی بارودۆخی کوردستان ناکەی پێچی بێنە ئەگەر ناتوانانی ڕێکەوە لەگەڵ یەکێتی یعنی پۆستێک و دوو پۆست و ئەگەر لای یەکێتیش بی هی ئەوە نیە تۆ پرۆسی سیاسی لەسەر پەک بخەی هی ئەوە نییە کێشەی گەورەی لەسەر دروست بکەی پێچی بێنە حکوومەتەکە پێک بینە ئەو سیستەمە حکومڕانی ئێمە ئێستا لەسەرین من کێ پێت ئەڵێم 10 ساڵی شەوێ 15 ساڵ ئەڵێم سەقەتە پێویستی بە ڕیفۆرمێ پێویستی بە چاکردن ئەو ڕیفۆرم با چاچی بکەین زەنی ئەو وڵاتە پێویستی بە چۆن ئێمە داوای دەسەڵاتی زیاتر لە بەغدا دەکەین باسی فیدرال دەکەین ئەبێ ئێمە خۆشمان بیر لەوە بکەینەوە با بین دەسەڵاتەکان دابشکەین ئێمە خۆمان لە بەغدا داوای دەسەڵاتێکی زۆر دەکەین وەکو هەرێمی کوردستان حەقی خۆمانە بەڵام لێرە ئەمانەوێ دەسەڵات لە دەستێک بێتن باشە و چۆنی بەکاردێنی بەکاربیێنی بەبێ چاودێری دەستگاکانی ڕاگەاندن و دادوەری باوا بڵین ئەوە نابێ تۆ وەرە دەسەڵاتەکان وەرە دەسەڵاتەکان دابشکە وەرە حکوومەتێکی بچووکی سیاسی یا تکنۆقراتە چی پێک بێنە حکوومەت لەسەرێ بەژمارە کەم بەڵام وەرە دەسەڵاتەکان بدە پارێزگاکان حکوومەتە خۆجەیەکان بەهێزکە داهاتەکەت بەدادپەروەری دابشکە لە جیاتی ئەوەی تۆ ململانی ئەوە بێ من ئەوە زیاتر من زیاتر لێرە خەڵکدا دەمەزرێن بۆی دەنجی زیاتر لە هەڵبژار دەبێن ئەو لێ زیاتر دەنجی خۆی هەڵە بڕێ بۆ ئەوی ناڕزایەتەکە زیاترکە نا وەرە لە ململانەیەکی ململانەی پێشخستنی وڵات بخە ناو پارێزگاکان لە نێوانی دهۆک و هەولێر لە نێوانی هەولێر و سلێمانی لە نێوان سلێمانی و هەڵەبجە یعنی ئەکرێ باسکەین یعنی بۆ نمونە ئێمە لەکەیوە بڕیاردراوە کە هێزی پێشمەرگە بکرێتەوە یەک نەکراوەتە یەک نەکراوێت ساڵی پار بە دەرفەت وەرگرتن لەوەی وەزیری پێشمەرگە ماوەیەک لە ماڵ بوو کە دەستی لە کار کێشا بووە هاتن بڕیارێک دەرکرا هیچ لە بەرژەوەندی هێزی پێشمەرگە نەبوو هیچ لە بەرژەوەندی دروستکردنی جانێکی کە باید ناو هێزی پێشمەرگە نەبوو بەوەی چلووسکرا پێکێنانی ناو چی پێ دەڵێن داموزگەکانی وەزارەت کرا 57 بە 43 تۆ ئەتەوێ جیاوازیەکان نێڵی یاتەوێت جیاوازەکان قۆڵکەیتەوە تۆ سیر کە بەو 57 بەرامبەر بە 43 چی کرد سەدا لانی کەم 43 کە زیاتر لە سەدا 43 خەڵکێکە هەستی کرد جیاوازی پێ دەکرێت بۆ جیاوازی پێ بکرێت حکوومەت هەموویە تۆ ئەفسەری کاراتەیە تۆ پێشمەرگەی کاراتەیە تۆ جەنەڕالی کاراتەیە لەوە کاری پێ بسپیرە با 100 لایەنگری تۆ بن با 100 لایەنگری ئەو بن کەی کێشەی وڵاتانە ئەوە لێرە ئەکراوەتە کێشە ئەو وەکو هێزی پێشمەرگە وەکو لایەنەکەی تری وەکو باسم کرد لەسەر بەغدا باشە ئەو ئێمە لە ململانەیەکی تۆم داینە لەگەڵ بەغدا ماوەیەک وا پیشانەدرا کە یەکێتی گوایە لە عێراق نزیکە هیچێتی نەیژاردوێتەوە لە سەرەتاوە ئەڵێ ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقین ئێمە هەوڵە دەین لەگەڵ عێراق بە دیالۆگ لە ژێر ڕۆشنایی دەستور کێشەکانمان چارەسەرکەین لایەنێکی تر حسابی بۆ دەستور نەکرد تا بە زۆر حسابی پێ نەکرێت ناکە ئەوە نابێ بۆ نەکە ئەبێ بکرێت بۆ نایە ڕێک بکەوین ئەڵێ کا ئێمە ڕێکەکەوین چۆن ڕێک ناکەوین ئێمە واوە بەڵام فەرموو ئەو هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق دێ چی تێدا بوو دەست پێشخەری کرابای لایەن هەموو لایەنەکان لانی کەم لە ناو ناچە دێبدا بڕێوەکان هێزە کوردستانیەکان ئێمە بەیەک لیستدا بەزیبانە بۆی پیشانی عێراقی بدەین پیشانی دنیای بدەین کەکە ئێمە ئەگەر لە ناو خۆمان ناکۆچیشمان هەبێ لێرە بەڵام کێشەیەکمان هەیە لەگە دەوڵەتی عێراق ئەو کردارێکی پرسی نیشتیمانیە ئەو کەرکووک ئێستاش ئەوانەی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکن پارتی لەگەڵ دوو تورکمانەکەی سەر بە تورکیا یا لەگەڵ تورکیا با پێ بم لەگەڵ دوو عەرەب لە دەرەوەی پێکێنانی کابینەکەی ینی پێدەرین حکوومەتە خۆجەیەکەی کەرکووکن بۆ پیشان بدرێ تۆ پارتی هێزی یەکەمی لە کوردستان ئەگەر هێزی یەکەمی ئەبێ گەورەی خۆت بەوە پیشاندەی کە کۆچی کە لەگەڵ پرۆسەی سیاسی حتا وای پیشاندا ڕێبەرایەتی پرۆسەی سیاسیەکە نەک سەنگەر لە لایەنێکی تری کوردستانی دەگری بە شێوەیەکی تر بۆ یعنی لەبەرەوە کاک نەک هەر ئەوەی کە سیستەمی حکومڕانیەکەمان زۆر بەداخەوە ینی ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەگەڕێتەوە نا سیاستکردنەکەشمان لە بەرژەوەندی
استراتیژی میلەتەکەمان باشە کاگەرێکی دیکە هەیە مەسەرەن کە وردەبیەوە تەماشای وەزعەکە دەکەی بۆ نمونە سەرۆکایەتی هەرێم خۆ سەرۆکی هەرێمیشە لە پارتی دموکراتی کوردستانە سەرۆکی هەرێم ڕاستە دوو جێگرێکیشان گۆڕانیشانی چێتیە بەڵام یعنی ئێستا لە بەغدا مانجی جارێک لە پێشاتەکان چوار سەرۆکایەتێکە کۆ ئەبنەوە بەلاغیانە بێ گفتوگۆیانە بێ قسە ئەکەن مەسەن هەر لە ماوەی ڕابردوو 4-5 شایەتی 4-5 کۆبوونەوە بووین تا ئێستا من نەبینی مەسەرەن چوار سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان کۆبنەوە مەسەرەن تامیشکردنێک لە سەرۆکایەتی هەرێمیشی ئێستەکەی ئەوێش بە زیادە ئەزاندرێ مەسەرەن ئەمانە دیسان ناتێنێتەوە ژێرە و پرسیارێکە سیستەمی حکومڕانیەکە دەبێت نەک دەوڵەتداریەکە نەک دەوڵەتداری نییە کۆبوونەوە فرامۆشیشی نەکە ئەوێ بەو شێوەیە بی کە خۆی ئەوێ وەرە قەناعەتم پێبینە ئەو شێوەیە باشە ئەو شێوە باشە لە عێراق چوارچێوەی هەماهەنگی هەیە ئیشیعەکان ئەزای چوارچێوەیەک ئەوە بزانە کۆکن لەسەرەوەی عێراق دەوڵەتە یەک پارچەیە حکوومەکە ئیشیعەیە دۆستی ئێرانە لەگەڵ ئەمریکا پەیوەندی هەیە لەسەر ئەو شتانە کۆکن دێتەوە ناکۆچەکانی ناوخۆمن ئێمە لێرەوانین کاکە چوارچێوەیەک نیمە لەسەری کۆبین چوارچێوەی نیشتیمانی فەرمونون ئەوە کەرکک و ئەوە هەڵبژاردن واز لە هەڵبژاردننی ڕابردوو بێنە ئێستا لەم هەڵبژاردنە لیستە کوردستانیەکان بێوەک بین ئێمە لە کەرکک لانی کەم 7 کورسی دێنین لە 12 کورسی تۆ نیوە زیاترت هێنا باشە ئەو پیشانی دنیاە دەی بۆ نەکرێ لە خانەقین 2 کورسی دێنین لە سەلاحدین کورسێک 2 کورسی دێنین لە مووسڵ 6-7 کورسی دێنین بەهێزەبی چی ئەو سیاسەتە بەڕێوابە چی ڕێگری دەکاتن جا من کە کاتێک دەڵێم چێ ئەوە نایکە کێشەکەم لێ ئەوەی دیکەش ئێمەش بەکو وەکوچێتی بڵێن ئێمەش ئەبێ بڵێن کاکە ئێمە ئەوەمان دەوێت جیاوازین ئەوەمان دەوێت ئەبێ ئەوە نایکە ئێمە بێ بۆ نمونە ئەبێ لایەنەکانی تر چێن ینی کۆی سیستەمە سیاسیەکە کۆی سیستەمە حیزبەتیەکە شتێک چوە کاک ئەوە ئۆپۆزیسیۆنێکمان نیە ئۆپۆزیسیۆنێکمان نیە بێ لەگەڵ ڕێکەوێ لەسەر پرسە نیشتیمانیەکە من زۆر جێم لێ دەبێت باسی ئەوش بکەین ینی باز دەکەم زۆر بەداخەوە جۆرێک ئاڵۆزی و بێسەروبەریەک لەو وڵاتە هەیە یعنی یا ڕەبی ڕوو لە هیچ وڵات هەرچی وڵاتە خۆش دەوێت ڕووی تێنەکە ئۆپۆزیسیۆنێکمان هەیە ئۆپۆزیسیۆن نەک پرۆژەیەکی نیشتیمانی هەبێ فشار بکاتە سەر یەکێتی پارتی دەسەڵات ئەڵێ یەکێتی پارتی بەرژەوەندیان کەی بەرژەوەندیان بوو ڕێکەکەون کەی دژایەتی بوون کەی بەرژەوەندیان بوو دژیەکە بن تۆ وەرە جیاواز بە تۆ وەرە جیاواز بە چەند هێزی ئیسلامیمان هەیە خوایان یەکە قورئانیان یەکە پێغەمبەریان یەکە یا با بڵێن ئەوانەمان هەموو یەکن ئێمەش لەگەڵ هەموو یەکەین وەنیە ئەوانەمان وڵاتمان یەکە ئیسلامینە چی ڕێرێک لێگرتون لانی کە لە پرۆسەیەک بێن بێکەوە بەشداری بکەن لە هەڵبژاردنێک چی ڕێ لە کۆمەنیستەکان و سۆسیالیستەکان و چەپەکان گرتووە بێن لە پرۆژەیەکی یەک بگرن ئەڵێ وەڵات دێن گلەی دەکەن هەندێک هێزی تر هەڵدەتۆقێ لەسەر بنچینەی جنێودان و لەسەر بنچینەی هەڕەشەکردن و وا دەکەم نییە ئۆپۆزیسیۆن نییە کاکە یعنی وەکو باسم کرد یعنی ڕوحێکی نیشتیمانی نییە کە خەڵک لە دەوری کۆبیتەوە کە هێزەکان لە دەوری کۆبنەوە منۆچەیەکە ئەو سەری دیار نەبێ ئەوەی لە دەسەڵاتە ئەوێت لە دەسەڵاتی بەهێزترکە کەمی نەکاتەوە ئەوەی لە دەسەڵات نییە ئەوەی دەسەڵات بڕوخێنێ تا بەخۆی شوێنەکەی بگرێتەوە بەڵام ئەلتەرناتیڤیان پێ نییە پرۆژەیان پێ نییە باشە کەوابێ بەو شێوەیە سەرنجامەکە دەگاتە کوێ هەرەوە ژوای نەکردو بەرامبەر بەغداش مەسەلەن لە بۆشایەکانی تۆدا یاری بکە زۆر پێگەی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو بێهێزی دەچێت تو ئەوە بەڕووکەش حسێب مەکە پێگەی ئێستامان لەگەڵ 10 ساڵ پێش ئێستا پێگەی هەرێمی کوردستان چۆنە بۆ هەرێمی کوردستان دەرفەتێکی گەورەی لە پێش بوو لە چوارچێوەی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی بەهێز دروستکە دروستمان نەکرد ئێستاش کە بە من دەڵێ لە من دەپرسی پێتەڵێم کۆی سەرۆکایەتی و موئەسسات کە ماوە بەسەر چوە کاربڕێکن هەمووی کاربڕێ دەکە تاکەی نازانی کەس نییە بەرپرسیار بێ لە بەرامبەر ئەوی تر ڕەنگە تاقە بەرپرسیارێتێک خەڵک بیری لێ بکات و بەرپرسیارە حیزبێکەیە بەرپرسیاری یاسایەکە نیە بەرپرسیاری ڕاگەیاندن نیە بەرپرسیاریە یاسایەکە نیە پەرلەمانیەکە نیە بەرپرسیارەتەکە بەرپرسیارەتی حیزبی حیزبیش بۆ خۆی کار دەکات بەو عەقلیەتەی کە فەشەلی هێناوە ئەو عەقلیەتە حیزبەی ئێمە بەگشتی بڵێم کاری لەسەر دەکەین کاکە وەڵڵە فەشەلی هێناوە
ئەبێ لەسەر بنچینەی پرۆژە و پرۆژەکاری ئێمە ململانێمان هەبێ بەڵام لەسەروی ئەو پرۆژەکارە حیزبیانە پرۆژەیەکی نیشتیمانیمان هەبێ لەسەری ڕێککەوین. ئێستا یەکێتی و پارتی گوتیان ئێمە لەسەر مەسلەی تێگەیشتنی حکومڕانی ڕێکەوتوین، بەڵام ینی هەرچەندە لە چەند ڕۆژە ڕابردوو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پارتی دموکراتی کوردستان هەردوو بەڕێزیان کۆبوونەوە، 2000 هەردوو مەکتەب سیاسیەکەش کۆبوونەوە، وا بڕیاریشە کە جارێکی دیکەش کۆ ببنەوە وا قسە ئەکرێت. کێشە گەیشتونەتە کوێ پێت وایە لەسەر پۆستە یان سەر پرۆژەیە؟ من وردەکاری نازانم، باشە وردەکاری نازانم، بەڵام دڵنیام لەوەی تا دوای هەڵبژاردن بە هیچ یەک حکومت پێک نایە. پێک نایە؟ نا. بۆچی پێویستیان پێی نییە؟ پێویست نییە؟ مەشغولی هەڵبژاردنن، ئیتر هەڵبژاردن مەشغول هەڵبژاردن کە باز دەکەی لەسەر پۆستە پۆست و شتی تریشە کاکە. ئێمە زانی لەو وڵاتە سیاسەتێکی با حکوومەتی هەرێم بڵێن دەسەڵاتی هەرێم برین دەسەڵاتی هەرێم برین سیاسەتێکی نیشتیمانی نییە لە دەوری کۆبتو جیاوازی بیر و بۆچوون زۆرە. بۆ نمونە لە پەیوەندی نێو دەوڵەتیەکان جیاوازی بیر و بۆچوون زۆرە. کلێمیەکان هەرێمایەتیەکان جیاواز زۆرە، لەگەڵ عێراق جیاواز زۆرە. ئەوە نابێ، ئەزانی ئەوە نابێ. تۆ زۆر دوور نەڕۆینەوە هەمووی چەند ساڵێک مەسەڵەن بیر لۆ بکەینەوە ئەو کاتەی کە ڕۆڵ دابەشکرا بوو لە نێوان یەکێتی پارتی لە هەرێمی کوردستان و لە بەغدا یەک کەپسی دەکرد و یەک بەرزی دەکرد و یەک لی دەدا چ ڕۆلێکی کاریگەرمانە بۆ کاتێک مامزرا لە بەغدا بوو کاک مەسعود سەرۆکی هەرێم بوو نەبی ئەوە یعنی نمونەیەکی جوان بوو بۆ نا لەبەرەوەی ئازین چۆنە لایەنێکە ئەوێ لایەنەکانی تر قوددا و بەو سیاسەتی خۆی ئەوێ قوددا نەک بە پرۆژە و بە سیاسەتی گونجا و بە ئەوە کاک زانم شتێکت بە بۆ باسکەم یعنی لەو ماوەیە تۆ باسی سەرۆکایەتی دەکەی یەکەمین سەرۆکی هەرێم کاک مەسعود بوو بە هەڵبژاردننی پەرلەمان بوو دومین سەرۆکی هەرێم کاک مەسعود بوو بە هەڵبژاردننی خەڵکی بوو یەکێتیش پشتیوانی کردوایە هەشت ساڵی بە حەڵالی سەرۆکایەتی پەرلەمان کرد واتە لە سەردەستی هەرێم بەبورە هەرێم واتە لە سەردەستی سەرۆکایەتی پەرلەمان دامەزرا و سەرۆکی یەکەم بەسەر چاوم ماوە یاسایی تەواو بوو لە ماڵە لەو ماوەیە ڕێڕەوێک لە پارچێکی پاریس بە ناوی پێشمەرگە کرا زۆر جێ خۆشحالیە من بەش بە حالی خۆم گەزە گۆشتم پێگرت کە بینیم لە ئەگەر دەمەتریش دەختێکی ناوێکە گرینگە بۆ هێزی پێشمەرگە و زۆر خۆشحاڵ کاک مەسعود ئەچی ئەیکاتەوە سەرۆکی هەرێم بووە وایە کاکزانە کاک مەسعود سەرۆکی هەرێم بووە من نازانم چی کراوە بەڵام ئەوەی دیار بوو ڕەخنەی زۆر لە کاک مەسعود گیرا لە کاتێکدا ئەکرا ڕەخنە لە کاک مەسعود نەگیرێ کاک مەسعود ئەیتوانی وا بکە هەموو دەستخۆشی لێ بکەن بەچی بە هەندێک هەنگاوی سیاسی یاسایی بنی بۆ نمونە سەرۆکایەتی هەرێم بڕیارێک دەرەکە ئەلێ بڕیارماندا بەوەی کاک مەسعود سەرۆکایەتی وەفدێک بکە ئیخۆ ئەو دامەزراوەیە جگە لەوەی یەکەمین دامەزراوە کاک مەسعود خۆی سەرۆک بووە کە کاک مەسعود خۆی ڕێز لە سەرۆکایەتەکە نەگرێ یا با بڵێن سەرۆکایەتی هەرێم خۆی ڕێز لە خۆی نەگرێ خەڵکی تر ڕێزی لێ ناگرێ هیچی تێ ناچوو بڕیارماندا بە پێکێنانی شاندێک بە سەرۆکایەتی کاک مەسعود بۆ بەشداریکردن لەکردنەوەی ئەو پارکە یەک ئەو شتێکی ڕسمی نیشتیمانی وایە دوو شاندەکە لە چێ پێک دێ سیرکە پێشمەرگە لە 46ەوە ناوی پێشمەرگە هەیە بەس بە یان لەسەر زارانە لە 61ەوە لە کوردستانی باشوور ناوی پێشمەرگە هەیە زۆر باشە ناوی پێشمەرگە لەو ماوەی 61 تا ئێستا ژمارەیەک حیزبی زۆر کاریگەر قوربانی زۆریان داوە پارتیە یەکێتیە حیزبی شوعیە پاسۆکە ئیسلامیەکانە سۆشیالیستە هەموو قوربانی زۆریاندایە آخر حزب هەیە لەو کوردستانە یعنی بۆ نمونە یەکێتی یعنی ئەگەر تۆ هەر شتێک لە بەرچاو نەگری ناکرێت ژمارە قوربانیەکانی لە بەرچاو نەگری حزبی کۆمەنیستە حزبی شوی چ قوربانیەکی گەورەیە چی تێدا دەبوو خودی وەفدەکە شاندەکە پێک هات با سەرۆکایەتی ئەو باە دوو پێشمەرگەی دێرینی حزبی شوعی دوی حزبی سۆسیالیست دوی یەکێتی دوی پارتی ژمارەیەک ئەفسەر یا پێشمەرگەی گەنجی تازە بەشداریان تێدا کردبایە چ جوانە بوو ئەو هەموو ڕەخنە ناگیرا تۆ بەوە مؤسسات دامەزراوەکەی خۆت جا حکوومەت بڕیاری دەرکرد بە یا سەرۆکایەتی هەرێم بەهێز دەکرد بەوە کارێک دەکرد هەموو خەڵک دەستخۆشیت لێ بکە بەڵام چی بکەین هەندێک خەڵک بە پێچەوانەوە کە ڕەخنەی دەگرێت هەنج بە پێچەوانەوە پێی وایە
مثلەن پارتی لە پێشی موسسەکە دەبین یا یەکێتی لە پێش موسسەکە دەبین یا حیزبی شوعی لە پێش موسسەکە لە پێش ئەو دامەزراوە نیشتیمانیە دەبینی ئەنجامەکەی دام و دەزراوەکانت ئیفلیس دەبن ئێستا قەت حەزم ناکرد ئەو هەڵایە لەسەر ئەو بابەتە دروست بێ کارێکی باش بوو دڵخۆش کەرە بوو بەڵام بۆ وای لێبێ چێ وای لێ کردیان ئەو ڕۆژنامە نووسانەوەیان لێ نەکرد ڕخنیان کرد بە پێچەوانەوەوان کارێکی باشیان کرد ئەوانش وایان لێ نەکرد کە بەرگریان کرد بە پێچەوانەوەوانیش لە ڕوانگەیەکی تر پشتیوانیان کرد خۆمان وەمان کرد کاکە ئەوەی دەسەڵاتی هەیە ئەوەی قەڵەمی بەدەستە قەڵەمەکەی دەیبڕێ ئەوەی لێ کرد بۆ وا دەکەن بۆ ڕێز لە دام و دەستگاکانی خۆت ناگرین هی خۆتە لە هەموو کە زیاتری خۆتە یعنی ئەو فۆزایە کە باسێک بێ سەروبەریەکە لە هەلەکۆی پرۆسەکە لە کۆی چەند جوانە بوو دوو پێشمەرگە حیزبی سۆسیالیست تاکید دەکەمەوە دوی حیزبی شوعی دوی پاسۆک کۆنە پاسۆک خۆ پاسۆک دوی ئەوانەی لە خەبات بەشداریان کردووە تێدا بواە هەموو کەس هەستێکت هەموو هێزێک هەستێکت خۆی لەوێ هەموو هەستە کۆستێکی شاندەکە شاندێکی کوردستانی شاندێکی حیزبی نییە تو وا شاندەی من حیزبم بەڵێ هەموو شتێکم بەڵام لە بەرامبەرشدا کاردانەوەت بۆ دروستە بێ برا ئەوە نەتیجە ئەنجامەکەیەتی یەکریزی دروست نابێ یەک دەنجی دروست نابێ تۆ لە کەرکک لەبەرەوەی کەمتر دەنگت هێناوە باشە لەگەل لایەنێکی تر هاوکاری دەکەی باشە یەکێتیش دەتوانێت لە مووسڵ لەگەل لایەنەکان تر هاوکاری بکات لە دژیتەوەی بۆ ئەوە تاکەی ئەوە هەردووچی غەڵەتە هەردووچی غەڵەتە تۆ زین چۆنە هەندێک جێگیر هەیە ئەوی جێگیر هەیە جێگیر ئەبێ لەسەری کۆک بین باشە گریمان یەکێتی و پارتی لەسەر مەسەلەی یەکێتی و پارتی لەسەر مەسەلەی پۆست ڕێک ناکەون بۆ نسبەی یەکێتی دۆخێک هاتە پێشەوە وتی ئەم جارش بامڕوونەت بنوێنین لە پێناو کوردستان یەکێتی دەیڵێکە هەمیشە قوربانیمان داوە لە پێناو دۆی دوو ئیدارەی دروست نەبێت دۆ خێرێمی کوردستان حکومت پێک بێ و چیتر خەڵک چاوەڕێنەکە هەرێمی کوردستان بەرگەیەوە ناگرێ ئەم دۆخە سەر دەگرێ ئەم دۆخە لە بەرژەوەندی کەس دەبێ بۆ منێکێتی تەنازول بکات زینچێ لە بەرژەوەندی هیچ کەس نییە بەس من نامێ بچمە بنجوبنەوەنی بەس بۆ ئەوە دروستە بێ لە پشتەوە بۆ شت دروستە بێ زانی کاکزانم یعنی هەندە شت هەیە وەکو باسم کرد کە سیاسەتەکە بەگشتی باز دەکەم کە سیاسەتێکی نیشتیمانیمان نەبوو کاریگەری دەرەکی زۆر دەبێت لەسەر ئاراستەکردنی لایەنێک لایەنێکی تر کەسێکی تر لەو جێژەنەی ئێمە تێیداینێنە دەستی دەرەکی لە ناو هەرێمی کوردستان کاریگەری هەیە بە باشیان بە خراپ کاریگەری هەیە بۆیە بێ بیر بکەینەوە یعنی تاکەی یعنی هەندێش بڕواتە بێ هی بیر لێکردنەوە نیە هی ئەوە نیە بیرکەوە ئەڵێ کورد لە کەرکوک و مووسڵ و دیالە و سەلاحەدین یەک لیست بیا لیست کەس نییە دژی ئەوە بێ یەک لیست بی پارتی سێ کورسی هینا هی کووردە یەکێتی دوو کورسی هینا هی کووردە شوعی پێنج کورسی هینا هی هەموو لە کۆتاییدا نوێنەرایەت دەکا لانی کەم بە بچووکتریش ئەتوانی هاودەنجێک دروستکەی بۆ یعنی بۆ وابی بۆ سیاسەتی یەکێتی و پارتی لە بەرامبەر باکوور جیاواز بێ بۆ سیاسەتی یەکێتی و پارتی لە بەرامبەر ئێستەمەوە پرسیارەش کۆم مەسەلەن ئەو لە بەشەکانی دیکەی کوردستانیش ئەو بێسەروبەری هەیە زانایی بەشەکانی کوردستان زۆر ئەوانیشی خۆیانەکەن تورکیا خۆتەزانی دەم پارتیەوەی کە ئێستا هەیە بزوتنەوە سیاسیەکە ئەوانن مەیدانەکەی ئەوانە لە ڕۆژئاوا ئەگەر لیان تێک نەدەن خۆیان ڕێخستووە ڕۆژهەڵاتیش ئەوە دیارە بارودۆخیان یعنی چۆنە بارودۆخێکی هێزە ئۆپۆزیسیۆنەکانیان لە توانراوە پرسەنەتەوە یەکە ڕەچاو بکرێت مەسەلەن باشووری کوردستان کە میشاڵێن پەناگەیشی ئارامە بۆم و کێشیان زۆر بە تایبەتی ڕۆژهەڵات کێشیان زۆرە من ئێمە لەوان گەڕین با دەردی خۆمان چارەسەرکردن ئینجا بینە سەرەوەن یانە بەم چەندەم تێگەیشتنی ئێرە ئێستا شتێک بۆ دەڵێم ئەڵێ ئەگەر سەرۆکی سووریا ئەگەر قەسەدە تاسەری مانگ تێکەڵ بە هێزەکانی ئێمە نەبیتەوە تورکیا هێڕشەکات یعنی سەرۆکی کاتی سووریا بە تورکیا دەخوڕێ ئێمە کاتی خۆی باسمانەکرد دەمانگوت ئێمە دۆستمان نییە چیاکان نەبێ ئێمە زۆر لێ قەوما بوون میلەتی ئێمە لە باشوور زۆر قوربانیمان داوە چیاکان بەکار لە چیاکان خۆمان گرتەوە سەد دەمی چێوا بۆ کە چیمیاوات لە چیاکانیش خۆمان نەگرتەوە ئاوارەی ئێران بوونیە کەوتی بەژێر دەسەڵات ئەنفال کراین برای خوێنی ئێمن دەوڵەتێک هەڕەشە دەکا ئەڵێ ئەگەر تێکەڵ زۆرە تێکەڵ بوونەیەکی تەسلیم بوونەوە نەبێت دەوڵەتێکی تر دێ ئەی باشە ئێمە ئەگەر پشتیوانی ئێستا بۆ نمونە پشتیوانی سیاسی لە ڕۆژ ئاوا بکەین یەکدەنگ بین لەسەر پشتیوانی ڕۆژ ئاوای
لەسەر ڕۆژئاوا چێ زەرێرەکە بۆ یەک دەنگ نەبین بۆ یەک هەڵوێست نەبین ئێمە ناڵێ شەڕ بکەین نامانێ شەڕی ئەوان بینینە ماڵی خۆمان ئەتوانین بە زۆر شێوە هاوکاریان پشتیوانیان بین ئەی کە خۆمان لێمانە قەوما هەنامان بۆ هەموو دنیا برد یعنی بۆ هەموو دنیا ئەبرد بە هەنامانوەرن برای ئێمە ستەمیان لێکرێ هەڕەشیان لێکرێ ئێستا بەس هەرێمی کوردستان وەکو هەرێم دەڵێم وەکو یەکێتی پارتی وەکو حزب ناڵێم هەرێمی کوردستان بەگشتی پشتیوانی لە ڕۆژئاوا بکە بڵێن ئێمە پشتیوانین دەسەڵات لە هەرێمی کوردستان بڵێ ئێمە پشتیوانین لە ڕۆژئاوا پشتیوان لە ڕۆژاواکەین بارودۆخیان بە زۆریش ترێ گۆڕی لەسەرەوە ڕێک ناکەوی بە زۆریش ترێ گۆڕێکە لە بەرژەوەندی ئێمەشە جێگیربوونی ڕۆژئاوا ینی مافەکانی ڕۆژئاوا ئێمە جێگیرترە بن ئێمە لە شەڕ دوورترەکەوینەوە بەڵام بە پێچەوە کاتە کۆی ئەو مەلەفانە کاک ئارێس بە بۆچوونی بەڕێزت ینی تاکە دەرچە و تاکە ڕێگە کامەیە ڕێککەوتنە لێک تێگەیشتێکی نیشتیمانە متمانە دروست بوونەوەیە من نازانم چی ئەو دەست پەشی خەریەکە لە بڕیار بەدەستەکان بە تایبەتی هێزە سەرچەکان بەڵام ئەگەر بمانەوێت دەرباز بین لەوەی پێویستە ئێمە ڕێککەوتن و لێک تێگەیشتنیەکی نیشتیمانی فراوان دروست بکەین لە نێوان هەموو هێزە سیاسیەکان ململانی حیزبی ململانی فکری ململانی چی هەیە وازی لێبێنە لەسەر هەندێشتی جێگیر ئەوەی لە عەرەبی پێ دەرێن سەوابت یا ثەوابت لەسەر ئەوانە ڕێک بکەوین پرۆسەیەک ڕێک بکەین بەس چۆن ڕێکەکەوین لە پێناوی ئەو ڕێک خۆ ئەو لایەنانش خۆ لە پێناوی ئەو ڕێک ناکەون بۆی درێژە بە تەمەنی تۆ بدەن لە حکومەت بمینێەوە هەبێ لە بەرامبەردا ئێمە کە لە دەسەڵاتین هەندێک هەنگاو بنین بۆ نمونە سربەخۆی کردنی دادگاکان بۆ نمونە فراهەمکردنی زیاتری ئازادی دەربڕین و ڕاگەیاندن بۆ نمونە چاودێریکردنی باشتری کاروبارەکانی حکوومەت سزادانی گەندەڵکاران لێپرسینەوە لەو هەموو بەهادەردانەی سەروەتی ئەو وڵاتە لەو هەموو داگیرکاری لەسەر زەوی زار دەکرێت لەوەی دەکرێت ئەبێ تۆش هەندێک هەنگاو بنی نەکەروە وەرن ئێمە لە پێناوی نیشتیمان ئەریوەڵاوە یەک بگرین ئاسانە بەڵام حەق نییە بەوەشێ تۆ کە لە دەسەڵاتی ئەبێ شتێک پێشکەشکەی بۆی ئەوەی لە دەرەوەی دەسەڵاتە بێ لەگەڵت بێ پرۆسەیەکی لەو بابەتە زۆر گرنگە واتە هەڵسەنگان نوێکی بارودۆخی عێراق و کوردستان زۆر پێویستە ئێستا فەرموو ئەو گۆڕانکاری گەورە بەڕێوێ دوێنێ پێرێ بوو تۆم باراک نوێنەری ئەمریکا لە سووریا و سەفیری ئەمریکا لە تورکیا ئەڵێت ئەو دەوڵەتانە دەوڵەت نین عشیرەت و گوند و خێڵ و ئەوانەنە ئەوەی لە دوای سایکسبی کۆ دروست بوون کەواتە ئەمریکا تێگەیشتێکی هەیە کە ئەو دەوڵەتانەی کە دروست بوون عێراق تورکیا سووریا هەموو ئەو دەوڵەتانە دەوڵەتی ڕاستەقینە نین چکە کێشیان تێدا نابڕێتەوە کەواتە پێویستی بە گۆڕانکاریەکە ئەوە یەک ئەوە ئیسرائیل فەرموو بە ئەبێ گۆڕانکاریەک لە ناوچەکە بکەین ئەوە تورکیا ئەترسێ ئەڵێ گۆڕانکاریەکە ئێمە شەگریتەوە کەی ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ ئەو پێشاتە دێتە پێش کەی کێشەکەی ئێمە چییە؟ کێشەکەی ئێمە یعنی هەمیشە بە تایبەتی دیسان دەڵێم با ناو نەڵێم هەندێک لایەن هەیە چاویان لەوەیە کێشە لە عێراق دروست بێ کێشە لە نێوان سونە و شیعە دروست بێ کێشە لە نێوان ئەحمە شەرع و شیعە دروست بێ ئەزمەی اقتصادی دروست بێ کەنداو بگیرێ پێویستی بە نەوتی هەرێم نەوتی هەرێم بە تەنیا نەوتی هەرێم ڕەوانکەین لەسەر ئەوە بینای دوا ڕۆژی خۆیەکە نابێ وابین ئێمە دەی بیر لە خراپترین حاڵت بکەینەوە اینجا خۆمان حازرکەین لە بەرچاو بگرین مەترسی هەیە کاگارێس مەسەلەن ئێستا ماوەیەکی زۆرە بۆ مەسەلەن ئێمە لە مەسەلەی موچە تێڕوانینێکە بوو دیگۆ کاکە جوان وڵی ئەوە دەسەڵاتێکی شۆڤێنیە و بۆیە موچە نانێری لەبەرەوەی تۆ پێی کوردی و کوردیش بۆ هۆکارە گریمانە ئەو بۆ چوونە ڕاستە مەسەلەن ئەگەر حکوومەتی عێراقی بەهێزتر بێت بۆ نمونە تۆش بەو شێوەیە بێ لە بزانم حکوومەتی عێراق ئێمە چاومان لەوەی بێ حکوومەتی عێراق بە ئاسانی هەموو مافەکانی ئێمەدا بە هەموو نادا بەڵام تۆ چەند بەهێز بیت چەند لە ناو زیاتری لێوەرەگری ئەگەر چەند بەو شێشانی ئێستا بێنێ بۆ بێ مؤسساتی بڵێنیتەوە ئەوەی هەمانە لە دەستی دەدەی ینی ئەوەی کە دەڵێن زۆر جار مەترسی هەیە و مەترسیانە کام بەش بەحار خۆم هەمیشە بە ئومێدم بە میلەتەکەم هەیە بەڵام لە پارێزگا لە پارێز چاگە شەڕەکە کەوتە سەر شانی میلەت لە پارێزراوبوونی ئەو ئەزمونەی خۆمان من هەمیشە دڵنیانیم قەت دڵنیانیم ئەترسم بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری دەبێ مەسەلەن لە ناو خۆی عێراق یا مەسەلەن لە ناو هەرێمی کوردستانیش لە ناو هەرێمی کوردستانیش گۆڕانکاری گەورە بووە کاکە گۆڕانکاری لە ڕووی کۆمەڵایەتی گۆڕانکاری لە ڕووی ئابووری گۆڕانکاری گەورە بووە لە ڕووی سیاسی گۆڕانکاری بووە
هەر ئەو سوۆسیال میدیایە گۆڕانکاریەکی زۆر گەورەی هێناوەتە پێش ئێمە نایبینین کەچی ئەو عقلیەتی کە وڵاتی پێبەڕێوەبەتە هەمان عقلیەتی 30 ساڵ پێش ئێستاە ئەو نابێ ئەبێ عقلیەتیش خۆی نوێ بکاتەوە عقلیەتی دەسەڵات داریش نوێ بکرێتەوە ئەبدەیت بکرێتەوە وەکو دەڵێ ئەجی نایمە ناتوانین بەرگەی ئەو گۆڕانکاریانە ناگرین ئێمە کێششمان دەسەڵات نییە بۆ نمونە ئێستا لە وڵاتێکی دموکراسی حکوومەت دەڕوخێت دەوڵەت دەمینێ بەڵام لە وڵاتەنە دموکراسی ناسە قامجیلەکان کە دەوڵەت کە حکوومەت ڕوخە دەوڵەتە ڕوخی کە دەوڵەت ڕوخە کۆی پرۆسی سیاسی و کۆمەڵایەتی تێکەچی نمونەی سووریا نمونەی لیبیا نمونەی هەموو ئەو وڵاتانەی هەیە ئەو زۆر ئەوەیە ئێمە کەس دڵی بە حکوومەت ناسووتێ کە ئەگە بڕوخێ بەڵام کێشەکە ئێمە هەر حکوومەت نییە کە ڕوشک بێکەوە دەستی ئەگەر دەسەڵاتەکە لە دەست بدەیت ئەوێ کێشەکەمان نارەکانمان بەهێزن نارەکانمان دەرفەتی خۆڕێخستنەوەی گەورە هەیە هەست پێکراو وڵای من بەڕاستەکەی تا ئێستا هیچ دەست پێشخەریەک نابینم ئەبێ گۆڕانکاری ئەبێ ئێمە گۆڕانکاری بکەین خۆمان بۆ ئەو ئەگەرانە ئامادە بکەین شتی زۆر دێتە پێش نەک خۆمان ئامادە بکەین چاوەڕێ بین بزانین چ دەبێ ئەمەش پەلامار بدەین ئەوە نابێ بێ خۆمان ئامادە دەکەین ئەگەر شت هات ئێمە وا دەکەین ئەگە نەهات وا دەکەین پێویستمان بە دروستکردنی ململانەیەکی تۆنیە لەگەڵ لە عێراق بێستا بۆ نمونە دیسان باسی عێراق دەکەمەوە کەکە ئێمە لە عێراق لە دەسەڵات داین لە دەستور مافەکانمان پارێزراوە دەرفەتی گفتوگۆ هەیە پەرلەمانی عێراقمان هەیە حکوم وەزیرمان هەنا بین بە گفتوگۆ و کێشانە بکەین ئێمە هەمیشەوە یاخود لانێکم وا پیشانە درێ کە عێراق نەیاری ئێمەیە تۆ مادام لە دەوڵەتەکە بێ خۆزێن بەکاری بینەوە بەهێزکردنی پێگەی خۆت لە هەرێمی کوردستان نەک هەمیشە هانی بدەی نەک هەمیشە خەتوکەی بدەی بۆی ئەو دژیت بیتن بۆی دام و دەستگاکانی دەوڵەت لە دژیتەوە بەکاربیینەوە کۆی دەیبینین ئێستا ڕێککەوتن کراوە پارێت بۆ نانێری ئەڵێ پارە لە بانقەکانیە بیانوێکت بۆ دەبینێتەوە بۆ وای لێ بکەین یا ئەبێ لەگەڵ عێراق بین لەو مادام لە دەوڵەتەکە بە خۆت بزانی بۆ بەرژەوەندی میلەتەکەی خۆتی بەکاربێنی یانی شوێتە ئەبێ تێیدا نەبێ خوا بەچێدا ئەو کاتە ئەکەوینە ململانێکی زۆر سپاس بۆ بەڕێز ئارێز عەبدوڵڵاه نووسەر و سیاسەتمەدار ئەو دۆناڵد ترەمپیش ڕاگەیان کە ناتەنیاهۆ ڕەزامەندی دەربڕیوە لەسەر پێشنیازی ئاشتی و کۆتاییان بە شەڕی غەزە و کۆتایی دێ بەدڵنیاییوە لەو ڕۆژانە هەست دەکەم ئەو شەڕەکەەوە ئەوەستێ ئەوە دواتریش برادرانم لە دوای ئێمە وتارەکە گوازنەوە بۆیە من ساحەکەیان شاشەکەیان بۆ چۆڵکەین خۆشەویستانی کورسات نیوز بە هیوایەوەین کە جەنگ لە هەموو شوێنێک کۆتایی بێ وەرێمی کوردستانیش هەمیشە گەشە سند و ئاوەدام بێت پانۆڕامامان لەگەڵ هاوکارەکانم پێشکەشکردنەوە شەمانەتی خوای گەورە بن و هاوکارانم زانیاری زیاترتان بۆ گوازنەوە لەسەر ئەو قسانەی دۆناڵد ترەمپ خواتان لەگەڵ